هێلی لەڤ و محەممەد سالم بۆچی لەگەڵ یەکتری بەدەرکەوتن وە گۆرانەکانمان نایچیە وە کلیپەکان چواتەیەک دەدا تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. هێلی لەف کچە کوردی باشووری کوردستان و خەڵکی شاری دۆهۆکە لێ سادا تەمەنی 32 ساڵە. محەممەد سالم خەڵکی عێراقە خەڵکی شاری بەغدایە لێ سادا تەمەنی 32 ساڵە. لە نوێترین دەرکەوتنی هەردوو هونەرمەندی بەناوبانگ محەممەد سالم و هێلی لەڤە. هۆنراوەکە لەلایەن محەممەد جوبوری و هێلی لەڤ نووسراوە. ئاوازدانەری گۆرانیەکە سەیف حومەرە و دابەشکردن و میکس عوسمان هەبوودا. ماستەر هەلی ڕەمەزانە. گۆرانیەکان بەناوی مشتاگلەکە سەرەتا لە دیمەنەکە بەدەردەکەوێتن. محەممەد سالم لە ژووری نووسنەکەیدا وەروە هێلی لەڤژ لە ژووری نووسنەکەیتی و محەممەد سالم دەست بە گۆرانی گوتنەکەی دەکاتن و دەڵێتن دەترسم تۆ غەریبی، دەترسم تۆ وڵای من بدەیتەوە، من تۆم لێرە خەواند، ئەوەی کە ڕۆیشتووە خۆشت گوێت، پێویستم بە شتێکە کە بیری بکەم ئەویش دڵسۆزیت بێت. هێلی لەڤژ وەڵامی دەداتەوە پێی دەڵێ بۆچی ئازارت داوم تۆ ڕۆیشتی، لەکوێ لە باوەشت کردم و بۆچی منت بەجێهێشت، تۆ دەڕۆیت، تۆ ئاوی منیش ئاگەر، من موند بووم بەبێتەوە. وا دەژڵێ دەترسم تۆ غەریبی، دەترسم نەبێت وەڵامی من بدەیتەوە. و هێلی لەڤیش دووبارە دەست پێ دەکاتەوە دەڵێ گانگ گانگ، چەتە چەتە، بە شێوازێکی زۆر جیاواز بە دیار دەکەوێتن و وە کۆمەڵ ئۆتۆمبیلێکی لە چوار دەورەیە. وەروە ئەوە شۆندراوەکەیەتی، ئەوە ڕۆژەڵاتی ناوەڕاستی تانک و بانکە، جەستەوەک ملیۆنێک جانتا دروست دەکا. ڕێگەم بدە بگەڕێمەوە ئەو تانکانە، کێشانی سیستەم لە سەرجێ تایبەتی لێخوڕینی بێنس، فرێدانی پارە لەسەر گەوهار. لە ڕاستیدا هێلی لەڤ لەم هۆنراوەیە لەم کۆپلێ مەبەستی ئەوەیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست تانک و بانک و جەستە وەکو ملیۆنێک جانتای لێ هاتووە. وەرەوەها باسی بێنزیش دەکا مەبەستی ماسێدسە و باسی پارەش دەکا دەڕێ فڕێ دەدرێت لەسەر گەوهەر. لە گەوهەر مەبەستی ئەوەیە لەشی ئافرەتە، بۆیە ڕەخنە لە عێراق دەگرێتن و ڕەخنە لە هەموو بەرپرسەکان دەگرێتن و ڕەخنەش لە خۆشەویستەکەی دەگرێ. محەممەد سالم لە کۆپلەیەکی تردا دەڵێ عەشقی من نامەوێت دوای هەستی خۆشەویستیم دەستت لێ بدەم پێت بڵێم خۆشەویستی چییە و نامرێت. و دەژڵێ ئەمە چییە خۆشەویستەکەم، وەرە داوا لێبوردون لێ دەکەم لە مرۆڤدا ناوی تۆ دادەخەین. وا دیارە محەممەد سالم لە کۆپلەیەدا داوای لێبوردن لە هێلی لەڤ دەکاتن بۆ ئەوەی ئاشتی بکاتەوە. مەبەستی لەوەی وەکو ئەو زەمانێت تێگەیشتوونە هەموو کوڕەکان لە دوو خراپەنە بۆ ئەوەی ناوی کچەکە پیس بکەن، ئەویش باز نیازی پاچی خۆی دەکاتن و دەڵێ وەرە با بەیەکتری ئاش بینەوە خۆشەویستەکەمان بە شێوازێکی ڕاستەقینە بەڕێ بکەین. و لە کۆپلەی دواتر دەڵێ فڕێ بدە فڕێ بدە، وای لێ بکە حەزی لێ بێت، خۆشت بوێت، وای لێ بکە کە دەتەوێت بڕۆی بۆ لای. و دەژڵێ باوکە پارەی زیاترم دەستکەوت، فڕێدانی پارەی نەوت، یاریە گەورەکە بوەستێنە، خۆشەویستیم مابێ ئی بێنزە، خۆشەویستم خولای گەوهەرە. لە نێو گۆرانەکە باز لە دوو کەسایەتی دەکەن کە خۆشەویستی یەکترینە، کوڕ و کچێکن و خیانەت لە یەکتری دەکەن و دوایەتر ئاش دەبنەوە و باسی نەوتیش دەکەن و دەڵێن نەوت ئەوەندە زۆرە پارەکەی هەموو فڕێ دەدرێ و باسی مافیەکانی عێراق دەکەن و کە بە کۆمەڵی ئۆتۆمبیلی جوان بە پارەی زۆر دێن و دەچن، وەروەها خۆشەویستیش دەکەن. زۆر سوپاس بۆ سێرکردنی تەواوی ڤیدیۆکە. ئەو پێتان خۆشە چ کەسایەتێکی تری کوردستان ڤیدیۆی لەسەر بکەین لە کۆمنت بۆمان بنووسن، وەروەها لایک و کۆمنتشتان لە بیر نەچن، دووارەوە سەبسکرایبی یوتیوب چەناڵەکەشمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن. هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.